حاضر وامر دو چند تیورم محمد سوپرپوزیشن تگیش نبی باید تنها مالس برای نحن کردن بس تقريبا هذا تقريبا لا ثمانين وثمان حسبتي ك اگر سرتيك ما نبي بمعنى بثمانين سادة كينوا simplified كين يعني بعمل equivalent سرتيك اللي بدوزينوا تن خطواتك هي تن ستيبك هي دبيو ستيبانك كين هذا جين الريزلت النهائي لبو دوزينوا R ثمانين للغل E ثمانين لبو وقتا بس بيوس ما بR ثمانين و E ثمانين هي أويتين سرتيك كونستانت همو كار سرتيك بمشي برگیرید معنیه لگل سرساوی چی ولتیه اول کنستانت ترمینالی ایوبیه که بابن اولا ای تبنن اماشیان آر تبنن بعدا ایشه که من تنها دوزینه آر تبنن لگل ای تبنن تمام ترمینالی ایوبی پیشتر چه معنی گرفته بو دايدن إنه لو نلاقي R معناه قد بي RL دين دايدن إنه أو RL كمان أو بيدلن ثمانين equivalent circuit لو دوزينه R كا متماس دكين دي سرتاو كان صفر دكين هل سرتاو كبير circuit بس صفر دكين سرتاو شلون صفر دكين سرتاو تزو open دكين voltia short دكين كسرتها كان من صفر كل دينو شو أنا كرديت معنى تيرمينال بعد أي بيكا لو هو تا لو دو بوينتوا R total دوزينو R total لو شو نرى دبيتا R ثمانين أو لبو R لبو ثمانين دين سرتها كان دادني نو شو خوي هر لو تيرمينال كهم معنا لو هو دابنت وفولتميتر بلسه تيرمينال كده دادني تسو فولت لو دخلنا دي أو فولتي دوزينو أو بيدلك يترجم أما ده شيء بس ما وصل لبرسيار بما دري تعمل فيورما يقول يجرم فينا بيدل سكتك ترى بيدلا use Thevenin theorem to find formula VL يعني IL يعني دولار find the Thevenin equivalent circuit ماشي قلت find Thevenin equivalent circuit تنها عندي أو circuit من وده أو آرو يكش مي ودي دوزيو بلا لهم يقدر ويا خطوات كان ده بهر خطوة رسمي خوي ليفل كي بس ما كان درجة لسه هم كان ماشي آرو بين باسي ثيورم بيشترك كنورتونز ثيورما طبعا نورتون ثيورم زور لثبن ثيورم يزيكا بزورك آر ما ده ليش بهماش آر نورتون يبدأ آر نورتون همان خطوات ستيبي آر ثبن It is demonstrated that every voltage source with a series internal resistance has a current source equivalent. يعني همو سرساوي فولتيا هم سرساوي فولتيا ك internal resistance شيء لبلده برامبر يوا equivalent current source شيء هي يعني كهمان يشتبه ذكا. The current source equivalent of the Thevenin network, which you will note satisfies the above condition, can be demonstrated by Norton's theorem. وقتا اگر استعمل Thevenin circuit كأوان دا اگر اول بسرساوي چه volti دابنیم دتوانم چون دارم بسرساوي volti رس پیگه ده سرساوي چه volti لگل برگیری چه جایی اول سرساوي چه volti همو سرساوي چه volti بمشي ويا دتوانم بسرساوي تزو replace وقتا لسرساوي چه تزو دشونی دارم سرساوي تزو چون دلوسته قسمتی چون داره يعني مولا سرتگی چونه بمشي ويا سرساوي چه تزو لگل برگیری چه پارابل أو I أو I يعني هم سرساوي فولتي بمشي ولا دتوانم تعويض كما بس سرساوي تزو بمشي ولا لبونو ثبنين كدرم سرساوي فولتيا دتوانم أو التحويل أو شو كم أو بيدلين نورتن equivalent circuit
ئەوەی بەڵسمان لە نۆرتن کە باز دەکەین واتە هەموو سەرچاوەیەکی بۆ ئۆپتیا کە بەرگرێکی دوایەکی هەبێ ئیکویڤالەنس سێرکتێکی هەیە کە کەرەنت سۆرسە کەرەنت سۆرسەکەش دائیمەن بەرگرێکی پەرەلێل دەکات کەواتە کەرەنت سۆرس ئیکویڤالەنس سێرکت لە بۆ تبنن چییە؟ نۆرتن ئیکویڤالەنس سێرکتە. The discussion of Thevenin theorem with respect to the equivalence circuit can also be applied to the Norton equivalence circuit. واتاو مناقشة كخدمان لسر Thevenin همان مناقشة دتوانين بكار بيرين the whole Norton equivalence circuit. The steps leading to the proper value of IN and RN are now listed. واتا لنورتن بيوس ما باتي دبي بيوس ما بوي دبي كعمل I Norton بدوز مو لقل R Norton. هاليرا أو أجر كمان نورتن أو يصير لهم I Norton لقل R Norton. دلتي ما عنده دوزيا يثبتين لقل R ثبتين يا بلام لنورتن ثيورم ده I دوز ما تشوف سرساوة كم تزوج لقل برجريش parallel برجريش ناو دنيم R Norton. Step here, you can remove that portion of the network across which the Norton equivalence circuit is found. وعطا أو شوينا هل دقرب remove دكم كلمة ولو شوينا من Norton equivalence circuit جزنا. لا تبنيش شنا قسمه. تمام؟ ما شوينا open دكم. وعطا الترمينال كا open دكم. Do mark the terminals of the remaining two terminal network. terminal كستكين mark دكم. نشان شيء بدأني. كأي بيو يشتغل على أو زال R Norton شو ندوسينه calculate RN by first setting all sources to 0 همان ستبيو ثبلين R ثبلين كيا ده R Norton ندوسينه بزول كسرتا سرتاوا كان هم صفر لفين سرتاوا صن صفر لفين قطمان voltage sources are replaced with short circuit and current sources with open circuit. Sărțaua voltigan short pe de că sărțaua tezugan open. And then finding the resultant resistance between the two market terminals. Așa stă că resultant resistance de dozine ole nevan du terminal. Așa uite sărțaua can ma să porchet au ca de resultant resistance yani are total de dozine ole nevan du terminal. Since R and R Thevenin, the procedure and value obtained using the approach described for Thevenin theorem will determine the proper value. وقتا أو ستيبانة يعني أو خطواتاني ككلمة لما R Thevenin دير هما خطوة لبدوزينه والR. وقتا لهاش سيركتة أجر سيركتة كديمة بلما Thevenin حليكة يا بنورتون حليكة أو R كدوزيو هما قيمة يعني R نورتون يكسر بR Thevenin هم كم. هم مش تيوبي. تنها زيوازيان لا لو إيدا دوزينه ولا آيدا دوزينه يكلمة شو نمان دوزيوا شو لشون أوبنا كده نمان دوزيوا أوبنا كده قلتي parallel بوايا volti أو مان دوزيوا أو زاروانا كده IN شو دوزينه calculate IN by first returning all sources to their original position and then finding the short circuit current between the market terminals واتا سرچاوەکان دەگەڕێنەوە شوێنی خۆی هەر سەرچاوەیەکێ بێ دەگەڕێنەوە شوێنی خۆی ئەو دەدەین تێرمینەڵەکە شۆرت پێ دەکەین شۆرتی پێ دەکەین کە شۆرتمان پێکرد تەزوە بۆ شۆرتەدا دەڕبەوە ئەو تەزوە دەدۆزینەوە ئەو تەزوە پێی دەڵێن IN تێدەگەن تێرمینەڵەکە لە ڤۆڵتێکە لە تێڤلین هەر ئۆپن بوو بە ئۆپنی ڤۆڵتێمان دەدۆزیەوە بەڵام لە بۆ تەزوو وانێ لە بۆی تەزوو دێین شوێنەکە شۆرت پێ دەکەین دين تمشى سيرتك كذا كاين دبي تحليلي اللي بكم زاني تستزوج بين الروا او تزوج كبر شورت دات الروا او بيدغن اي نورتن دعاء خطوه اخيري draw the Norton equivalence circuit with the portion of the circuit previously removed replacing between the terminals of the equivalent circuit واتا عندي اويك بيشتر هل ما نقرتبو الى ترمينالكا لقل نورتن سرکتەکە بێکەوە دروستی دەکەینەوەتە لێکێشینەوە گوتمان نۆرتۆن چۆن دەکێشرێت
ئەوە سابتە وەکەوەی کە فکرن چۆن سابت بوو سەرچاوی بۆڵتی تەزووکە لێرەش ئەوە سابتە هەموو کات سەرچاوی تەزوومان هەیە لەگەڵ بەرگری ئەو بەرگرە پێی دەڵێن ئاری نۆرتن ئەوەش پێی دەڵێن ئای نۆرتن ئێرەش تێرمینەڵەکەیە پێشتر بۆ منەکە ئەڵمان هەڵگرت بێت دێ ئارل لێرە ئەو پێی دەڵێن نۆرتۆن equivalent circuit. Norton equivalent circuit. ئەگەر ئەو قسانە تێگەیشت بێتن ئێستان بۆ زۆر بە ئاسانی دەتوانین لە کاتی حەلکردنی پرسیار بزانین نۆرتۆن چۆن چیکار دەکرێت پرسیارێک لە نۆرتۆن تەماشا نیمەکەن. Find the Norton equivalent circuit for the network in the shaded area. واتە ئەو سێرکتەمان هەیە دەی Norton equivalent circuit بدۆزینە واتە ئەوەی کە shaded area کراوە ئەوەی کە سێبەر کراوە هەمووی لا دەبین چ لە شوێنی لا دەنین ئەوەندە ئەو سەرچاوەتە زۆر ئەو بەرکرێت لە شوێنی دەوەتە سێرکتەکە ئەوە لێرە پێی دەڵێن equivalent circuit. equivalent circuit یانی چێت؟ يعني أو سيركتيك همان وشمال بودك أو إيك أو سيركتيك لفريستا أول بين خطوات كان تطبيق كي نسوي قلت ما نسأل الناس تكين أو إيك للدرجة شيء لكيه سيما لكيه أو ترمينال كيمياء open دبين أولا ما دبين طيب كم واضحة أو open ما كده إسابين في اسمه بتصير آری نۆرتن بدۆزینەوە ئار نۆرتۆن چۆن دەدۆزینەوە گوتمان سەرچاوەکان سفر دەکەین چ سەرچاومان هەیە لێرە یەک سەرچاوەکە چییە؟ لەوێ شۆرتی پێ بکەین کەواتە ئاوەی نەکەین شۆرتمان پێ بکەین ئێستا لێرەوە ئاری تۆتەڵ دەدۆزینەوە دەکاتە چی ئاری تۆتەڵ دەدۆزینەوە؟ لەگەرەوەی لە ئارتۆکەی سیریەسە لەگەرەوەی تر پانەڵە چی لەگەڵ سیریەسە؟ ئەو ئارەکە دێ لەگەر ئارتۆ ئەمن علاقەم لەو ئارە دەکەم لێرەوە ئەگەر لێرەوە تەماشاکە ئار تۆتەڵ بدۆزمەوە دەکاتە چی؟ ئارتۆ ئارێت سیریەسە لە سیریەسە پارالێلە تەماشاکە وا دابنێت تەزووەک لێرەوە دەڕوە وا دابنێت تەزووەک لێرەوە دێ باشە؟ ئەو تەزووەکە دێ ئەمە بە هەردووچیاندا دەڕەوە بێت توزيع دي برديت ليرة برديت ليرة كاتب وانا سيريس نينا تماشى سواء دامني برجري ليرة أو تزوج كدي بورج دا دواء عنا كات أو دوانا دبنا سيريس يعني لا بيتسال الرياضي دبي لريزي يعني تزوج كبيرة كان دا دواء همان تزوج يتريج دا دواء أو دبنا دواء ئێستا لێرە کە تەزۆکە تەوزا دەبێت کەواتە ئەو دوانە پارالێلە دەبێت لێ تەزوو دابەش دەبێت تێگەیشتە؟ ئەگەر ئاڕشکە لەو لێ هەبە لەکوێ؟ لێرە؟ ئەگەر ئارتی دەبە پارالێ ئەو ئاڕ لەگەڵ چی؟ لەگەر ئارتی دەبە سیریەس؟ نا لەبەر ئەو دوانە دەبێت هەرکەی پارالێلەکە دوو دوای دەبێتە سیریەس نەتیجەکەی لەگەڵ دەبێتە سیریەس تۆزانە ئەو تەزووەکە دێ ڕاستە بۆی داڕەوە بەڵام ئەو تەزوو دابەش دەبێتە سەر ئەو دوانە ئەنی ئەو تەزووە ئەگەر ئای تۆتەڵ بێ خۆ ئای تۆتەڵ بێرەدا نایە تەزوو ئەگەر ئار بێ ئێمە بەستمەکە ئەگەر ئار بێ هەر ئای تۆتەڵە وانیە ئای تۆتەڵ بە ئار با بڵێن سێدا دەڕوا وانیە ئەو ئای تۆتەڵە بە ئار توودا دەڕوا بە هەمان بڕ تەزووەکەی ئێستا بە تەزوو دەزانێت عادەتەن بە تەزوو دەزانێت کە کامل بەرگریەکان لەگەڵتر چۆن يعني أنت I2 صار كده دبيته سي دبيته I2 لقول I1 و I2 I1 كوات R2 R3 R1 و R2 شو اللي نقوله؟ parallel سي دبيته تماشى ها سيرتك أهالي أو دبيته يكبر بيبي parallel أو هذا مش أو R1 R3 كده أو تسيبه بابلن
باڵێن ئاری چوارە کە دەکاتە چی؟ ئاری وان پەرەلێل لەگە ئاری تو نییە؟ ئێستا ئەگەر تەزووکە بێت ئەو ئای تۆتەڵە هەمان بۆی دیارەوایە نا؟ کاتە ئاری چوار و سێ لەنە سیریس دەیشە؟ کاتی ئێستا ئاری نۆرتۆن دەکاتە چی؟ دەکاتە ئاری یەک پەرەلێل لەگە ئاری دوو ئاری پەرەلێل چۆن حەل دەکرێ بەتان ئاری ئاری لەسەر ئاری کۆ ئاری سێ جاران شەش لەسەر سێ کۆ شەش دەکاتە دوو ئۆن ئەو ئاری نۆرتۆنمان دۆزیەوە خۆ لەتە بنێنیش هەمان شێوە بوونی هەمان خەتووە ئێستا لەبۆی دۆزینەوەی ئای نۆرتۆن دێن سەرچاوەکە دادەنێنە شوێنی خۆی ئەوە سەرچاوەکەمان داناوە شوێنی دوایە ئەویەکە شۆرت پێ دەکەیت ناوە شێوە ئەوە شۆرتم پێکرد ئێستا تەزووەک بێرەدا دەڕۆ ئەو تەزوو بڕەکەی چەندە بابزانێت تەماشاو سەرکردەکە سەرچاوەکەم لێرەوە نیە دایمان تەزوو لە سەرچاوەتی وایە لە پۆزەتیڤی سەرچاوە تەزوو بۆ ئاراستیەوە بێت لێرە بڕێک دێت لێرە بڕێک دێت لێرە بە حسابوە نیە چۆن ئەو تەزووی ئێرە دەدۆزمەوە بەچقانینە I total كمي current divider current divider rule يعني بابلين I Norton دكاتة دكاتة I total ونيا زاران R1 R1 R نعم نعم R1 بعدين أول كنا لكن R total R2 I total R2 لسه R1 كو إذا R1 نيو R short plus R2 R short plus R2 Ekana sıfır girişiyor era. Abi R short circuit niye? Hiç bölgenim daha ne öyle? Balam da bir short circuit'e bağlı bölge girişiyor. Bölge short circuit sende. Şöyle bir short bir bölge sende. Sıfır niye? Evet, bu araba sıfır da niye? Ardu'da Ardu'da var ya. Kağıt aynı ortadan ilk sana betsin. Sana ait oldu. استعراض مشاكل دي بزاني كده كانت اي توتال لوب لبروي اي 1 ليرو ديونيا ليرو ايركان هيج برجرم نيو كبرجرم نبي اما تزوك بيد ادروت كبرجري نيو تزوك بيد انا هيج ادي بيك كيش دانا بيكي دا دوا كنت تشيل اي توتال بيد ادروت كهمان اي توتال يعني بيسمان يا ما كم دواني اي ان دوزينيو كنت تشيل كم برجري ليبي تنسبه دادرو بله اگر برگری صفر بی نه چون بر کمترین برگری لبی زورترین تزوی پیدا دروا اگر شونک برگری نبی هموی پیدا دروا آوان çocuk sayı cihazın hakikaten lebi kemtrin برگری لبی زورترین تزوی پیدا دروا برگری لبی هموی پیدا دروا لیر افت برگری من نه کاتا تزوی کدی دابش نبید دوباش یکسر هموی پیدا دروا کات آی نورتن دکات چی دکات آی 1 yani o bölgede biz devrini yapıyoruz böyle. Septeka bir kez olacak ya. Çilepka, ağalıka. Bas, ne kadar ne? O bölgede halk gibi. Şey istiyor mu? R1, o Asya, aynı ortam. O Ayı, o B. Oş, yeka, ne olduğunda oş ya? Esta ay noktanın da kartı seçildi zaten. Kartı ay total. Ay total da kartı seçildi. İle ser İle ser ağır. Kartı kartı ay total. Bir saniye bir ile ser ağır. Novo ser se on da kartı se ampi. Kartı ay noktanın da kartı se ampi. Neyse?
ئێستا چ دەمینێ؟ وش آخر أو بس بەس سێرتێکە دەمێ کێشین سێرتێکی لەم شێوەیە دەکێشین ئاەکە دەنووسن قیمەتەکە لەسەری و ئاڕێنەکەش دەنووسن ئاڕێنەکەش شوێنی خۆی دادەنێنەوە کاتە نیهایە يعني لو اشتري دبي أو سيركتي في آخرته بەڵ لو موضعي بەڵ ئۆتە سێرتێکە ئای نۆرتن سێ ئەبێرە ئای نۆرتن دوو ئەومە ئاڕێنەکە شوێنی خۆی دادەنێنەوە سيدنا بولد بەڵێ سيدنا بولد ئێستا ئێمە دەتوانین زۆر بە ئاسانی سێرکتی نۆرتۆن بکەینە تبنن لە تبنن پێویستمان بە چییە؟ پێویستمان بە چییە؟ عاري تبن ئاڕی تبننەوە؟ نییە؟ ئێمە ئۆڕەدی ئاڕەکەمان هەیە چکوتمان ئاڕی نۆرتۆن یەکسانە بە ئاڕی تبنن نییە؟ بەس چی دەبینێ؟ بەس ئی تبنن دەبینێ گەر بدۆزینەوە ڕاستەخۆ مە سێرکتی تبننشمان هەیە یەکسەر وەرە سێرکتی تبنن بکێشە ئاڕەکە لەسەری بنووسە یەکە دەکاتە چی دەکاتە ئار دارانی ئای ئێن یعنی ئای ئێن جاران ئار ئێن یەکسانە بە ئی تبنن دەکاتە شەش يعني يستوى أو ستزار شو حركة بس ضمن حركة رك أو دو بدرس شربو بدو أو بدرس تيجي ما بس نتيا يستوى با هربت ساو حركة ليرة ألف ست ألف أنا بابلين يثبتون دكات نكات في أي بي voltinion أي بي voltinion أي بي دكات تيجي ريكسان نبغى في R2 و إيره paralel لقال R2 في R2 دكات تيجي ده سكتك من دوبل في جوايه كا باشا ستاوش volti هم يوم بجوايه كا بس قانون دتوانو volti سر R2 دوزمو بشتركت شو دتوانو volti سر R2 دوزمو total volti هم هي هالشان هل يوم متنين دكاتي إذا قانوني كرج voltage device دكاتره دكاتره نوزارن شش لسر سه کوشش نوزارن شش نوزارن شش دكاتره صح ما كلام مشكله داوش نو داوش نو شش شش بو انا صار بتاع حل ما منك شش بو ما ديرش تلاتة شش بو Example eşittir. Find the Norton equivalent circuit for the network in the shaded area of figure. External to the 9 ohm resistor. يعني تسأل لما بس أو إنه ohm resistor أولا تبدأ ترمينالات. Essa peixe não vai ser uma nota, equivalente circuit nota. Será R M. De أولاد لي أولاد هذا شو نسمى مارك أيوبي. إسا لو دوزينوي R N دبي سرساوي كش نيل صفر كده. سرساوي تزوج صفر كده. أوكي. إسا لي لو R نورتن دكاتس. إنه أيوبي. Ağrıya kudu sonra ne demek istiyorsun? paralel لا سيريس CTS. آرين ما ميخود يعني هو بدوزين. لا سيريس صون مازاني ولا أي رات تزوج بنيري تزوج بشيء هذا هو. ده هذا هو آريك ده هذا هو. همان تزوج آردوش هذا هو ده توبي. فهذا آريا كدو سيريس. يعني R نورتن که R1 plus R2 دو کو 5 کو 4 دکاتر 9 او R كمان دوزينو او زار لبو دوزينو اي نورتن
دێ سەرچاوەکەدا دەنێنەوە شوێنی خۆی ئێرە شۆڕ پێ دەکەین سەرچاوەکەمان داناوە ئێرەشمان شۆڕ پێ ئێستا تەزووەک بێرەدا دەڕوە تەزوو دنیا ئەو تەزووی کە بێرەدا دەڕوە پێی دەڵێن ئای نۆقتە بابێنە تەزووە بدۆزینەوە طبعا تەزووەکە لە چیەوە دێت یەک سەرچاوەیە تەزووی لێرەوە بێت کەواتە ئای تۆتەڵ لێرەوە دێت دابەش دەبێتە سەر ئێرە ئێرە نییە ئەویان ئای نۆرتنە ئای نۆرتن ئەمان ئای نۆرتن بۆ بەرگێشدا دەڕەوە نییە ئەوشە ئای نۆرتن ئەو تەزووکە دێت ئێرە بە شۆرتەکەدا دەڕوە هەمان تەزوو بە ئاردوشدا دەڕوە ئەو تەزووەش کە لێرەدا دەڕوە ئەوڵێ ناوی لێ بنین ئایوان دێت ئێرە لەگەڵ ئای نۆرتن یەک دەگرنەوە ئای تۆتەڵ دروست دەکەنەوە کەواتە ئاردێک و ئاردوو چۆنە لەگەڵ یەکتر سیریس نه پارالل پارالل چون سێکتێک ئاوەی لەگەڵێک ئەو سێکتەڕێک ئاوەی هەست یانی بزانین تەماشا ئەو بەرگرە سەرەکی لێرەیە سەرەکەی تری لەکوێیە لێرەوە نییە ئەنی وا دابنی ئەو ئاهانە فەرقی هەیە ئەوە ئاوی هیچ فەرقی هەیە هاتە ئاوی ئایا قسمەت ئاوای لەکڕۆ ئاوای لێ سەرچاوەکەی دێتەوە نا بەرگرە لێوەیە بەرگرە چکرد بەڵام دەبێت بزانین ئەو تەزووەی کامە دەمانێت ئاگەوتنە بە کامە بەرگردا دەڕوە بە ئارتوودا دەڕوە کەواتە دەبێت ئەو تەزوو بە ئێم دیاری بکەم کە ئای ئێم دیاری بکەم کە بە ئارتوودا دەڕوە ئەنە ئێستا من تەزووی ئێرەم دەوێت ئای تۆتەڵم هەیە چۆن تەزووی ئایەن دەدۆزمەوە ئای تۆتەڵ جارانی ئاڕوان لەسەر ئاڕوان ئای لەسەر ئاڕوان پڵەس ئارتو کاتە 5.556 ئەمپێر زانە عینی تۆزێک فکر لێ بکەم لەسەر شتەکان چی لێ ئایەکە بە کامە بەرگێکدا دەڕوە چ ئایەک بدۆزمەوە تا ئێستا بێ بە ئای نۆقتە سێکتەکە تۆزێک سادەکەوە لە بەرچاو یان ئێستا بزانە سێکتە ئەگەر تەماشاکەی لەوانەیە وڵا سێکتە زۆر معقەدە ئەوانەوە نییە تەماشاکەی لەبەر چاو زۆر معقەدە بەڵام وان نییە ڕێک یەکسانە بۆ سێکتەوە تۆزێک سادێکەوە ئێستا ئارەکەمان دۆزیەوە ئاشمان دۆزیەوە دێ سەکە سێکتەکەی خۆی دەپێش ئایەک لەگەڵ بەرگرێک پارالێل ئاکەرەکە بە شوێنی خۆی دادەنێت ئێستا لێرە ئەگەر لە پرسیارەکەی نەمگوت بە ئەکویڤالەنت سێرکت بدۆزەوە ئەو نقطە زۆر بیرمانگەتان بێت ئەگەر نەڵێم find the northern equivalent circuit بڵێم find the current through the extended بڵێن the 9 ohm resistor use Norton theorem ئەگەر لە پرسیارەکەی use Norton theorem to find the current through the 9 ohm resistor. هذه بسعر كم شوية حلقي حتى أنا ذكي أو أنا هم اللي ذكي ليه رواد بيتو أو تزوج بدوزيو كبير ده شو اللي دوز مونستا تزوي آي إل باون آي إل ده تسي آي إل آر إن آر إن إيه بس آر إن كو آر كو أي ليرة آي إل آي قانوني كلام ديفايدر بكامل واضحة؟ أجل السيارة كي بيقول find the voltage across the 9 ohm resistor أول هذا كيف؟ زين؟ خذها نستكمل الورق هذا فيها بدوزيو فيها دكاتة دكاتة I L
RN. ئاەکە لە بۆ هەردوو دەرگرەکەیە لە بۆ ئاەکەش أو آية قيمتها جواز دەزانم هەردووچیان يبقى طبعا سبلاها دشان يعني أو تزودين ديرا برشيدة تيرا برشيدة تيرا صوب بركان دوزينه وقانون بەس هەردووچیان نۆئۆمە هەر یەک دەرناچێت با دەبێت یەکسان ڕێک ئەو داوەش دوو دەبێت ڕێک داوەش دوو دەبێت مش هەلو کڕن هەلو هەلو ئەوە نۆ جارانی ئاین لەسەر نۆ کۆن و ئەیەکە دوو جارانەوە نییە نۆ لەگەڵ نۆی دەڕوا دەکات چێ ئاین داوەش خۆ لە پرسیارکەیدا ئەوانەی نەکردی بەڵام ئەگە داوای کرد ئاوا دەکەم بنووسنەوە لە حەزە لە خۆتان چۆن ئای ئەو دۆدۆنۆ یان ڤیڵ دەدۆزنەوە لە نۆکتە زانە لە نۆکتە دەبێت کەرەم دیڤایدەر ڕوو بەکاربێنین بەڵام لە ثڤنێن چمان بەکاردێنیانە بۆ دۆزینەوەی ڤۆڵتی ئارێڵەکە ڤۆڵتێژ دیڤایدەر کار نەزانم ئەخە نۆ کۆن لەگە دوو جارانە خۆی کۆیە RL کۆ RN نییە نۆ کۆن و نەکە دوو جارانە زیاسە خود کۆنیە خۆی لێت ڕوون دەکاتەوە پرسیاری دەکات ڕاست ئەو هەیە دەڵێ RL کۆ RN نییە چەند قیمەتەکان نۆ کۆن ڕاست نۆیەک هاوەش ناکات یەک کۆ یەک مامۆستا ئێستا خۆیان سای کرد بینی کۆیە بەبینی کۆیە خەر یەکسان ئەگەر نێکیە جاران هەر بە کۆیەکی کو لەگەرەوەی سەردەوە خۆیان سای دەبێتە بینی هەژدە. جاران نۆ لە سەهەژدە و لەگا یەک وەرگران دەبی وای هەبینا لە مامۆستا شەفرێنە زەویدە دەزانم بەخوا زۆر نەک زۆر زۆر Find the Norton equivalent circuit for the portion of the network to the left of the AB in figure. وقت أول ذكرت العادة ستسمي AB هيك Norton equivalent circuit. وقت همي لا ده لشون يتدامني ستساويش تزوم برجري ببرجر. يعني أولا هم دمين ولا أخير. كيف تشمل هم يلا قريب. فهلا قلت كلمة التربية لك. اور دبیتر سرکتی کلمانه تحویلی نورتون میکنیم. دانه سرکتی ساده دبیتر زور. آن همون لدری شیء دیگه که همون حال بجیبه که این شرط نیه ترمینال که تنها برگیری چیه. یه سرچاوی لیه ولی به دو برگیری همون شیء حال برگیری. هر چندی لیه همون حال برگیری. حال مانگل سرکتی که آوایه. ها؟ آن کلمینه تو سرچاوی چی بولتی لگه برگیری بودایه. تزوج paralel legăleam, bărgrește paralel legăleam. Nu știu. Esta de maneve ari en bilozine linivan ayubi. Serțaucan sıfır dakika. Hava short pe dakika, hava open dakika. Kom şöyle. Esta ari ayubi yani ari en dekatesi. لو سرتا ari norton dekatesi. سیریەسە نه شوشونا قيساري كان هلا بو اي شورت كده في اغلبي اريا كدو باراليل بعدا اري نقطه اريا باراليل ده ارد زاد زادن شش اساس سوار خوشش و دو پوینت سوار او او بشي كمان دوزيو علي سبزان بسيار بس أنا داور سنبكي أو قانون بنسي أو نيوي درزيني نيوي درزيني ها شكا
سەکتیە خێریش دەگرتە سێ بەش بزانە عادەتەنە پرسیاران سێ بەش سێ خۆی سێ سۆ سی سێ دە لە سی دە لە سی بەشی یەکەم دۆزینەوە ئاڕەکەیە حساباتەکەی لەگەڵ ڕسمەکەشی بەشی دووەم دۆزینەوەی ئیتڤنە یان ئای نۆرتنە کە حساباتەکەی لەگەڵ ڕسمەکەی بەشی ئەخیری زۆر زۆر ئاسانە بەس سێکتەکە دەکەی نەتەکان لە سەری داخینەوە ئەو دەدرێتی لەسەر ئەگەر سیبی ئا بەڵام بە شەرێکی پێشتریش قیمەتەکان بە تەواوی نووسیت بەڵام هەندێک جار پرسیارەکە بەس ئیکویڤالەنس سێکتەکە نییە چی گوتم هەندێک جار داوای ئای دەکات یان داوای ئی دەکات لەسەر ئاڕەکە دەبێت تۆ حساباتەش بکەیت لە دەرزیکان لە بەشی ئەخیر ئەوە بەشی یەکەمان تەواو کرد بەشی دووەم دەیستەکەی ئای نۆرتن بدۆزینەوە دێ ئێرە شۆرت پێ دەکەیت لێرە ئەوە شۆرت پێ کە شۆرتت پێ کرد هەر بەرگرێت پاڕەندەر بێ لەگەڵ شۆرت سێکتەکە ئەو بەرگرێ هەڵگرێت هیچ دەبینێت لە پرسیارەکەی کەش باسمان نەکرد کەستا ئەو بەرگرێ دەوری چی دەبینێت ئەوە دەوێتە شۆرت سێکتر ئەنیە بێتە زوو لێرەوە بێ هیچ بێرداناوە هەمووی بێردانەوە ئەو سێکتە چی دەبێت دەبێتە یەک سەرچاوەی بۆڵکێ لەگەڵ بەرگری ئەو تەزۆی کە بێرەدا دەبەوە هەمان تەزۆ کە بە شۆرتەکە دەڕەوە کەواتە ئای نۆرتن یەکسانە بە ئای تۆتەڵی سێکتەکە یعنی ئای نۆرتن طبعا ئەو دەبێتە ئای نۆرتن داش زانیاکار دێت چونکە بزانە لێرە سەرچاوەش تەرجومان هەڵگرتە دەبێت بە سوپەرپۆزیشن حەلی بکەین ئەو نقطەی لەبیر نەکەین لێرە شۆرت پێ بکەم چەند سەرچاوم دەبینە سێکتەکە دوو هەرێکیان بە جیاواز تەزوی بۆ شوێنەدا دەمێنێ دێ بە جیاواز دەیان دۆزینەوە واتە دەبێت سوپەرپۆزیشن بەکاربێنێت ئەی سەرەتا ئەگەر سەرچاوە تەزۆکە هەڵگرم ئۆپنیکە ڤۆڵتەکە دەمێنێت ئەوەی ناوی لێ دەنێم ئای ئێن داش ئای ئێن داش دەکاتە چی دەکاتە ئیوەن لەسەر ئاڕوەن حەفت لەسەر چوار دەکات 1.75 ئەمپێر طبعا بە چ ئاراستەک بە چ ئاراستەک ئاراستی خواردنیە ئاراستی تەزۆکەی چۆنە بەرە خواردنیە ئەو جارە بێ ئەو سەرچاوەیە سەفر بکەین ئەوە دابنینەوە واتە ئەوە شۆرت پێ بکەین ئەو دابنینەوە شوێنی خۆی مەم شوێن ئەوم دانا شوێنی خۆی ئەوم سەفر کەس ئێستا ئەو بەرگرە هەر شۆرتە کەواتە هیچ تەزۆی بۆ بەرگریتان ناوە ئەو بەرگرە هەڵگرە لە بەرچاوی خۆی ئەوەی کە دەمینێ سەرچاوێکی تەزومەیە لایەکی شۆرتە لایەکی بەرگرە تەزۆکە بە چێدا دەڕۆ بەلای شۆرتەکەی بەرگری سەفرە کە بەرگری سەفرە تەزوی زۆر پێدا دەڕۆ کەواتە ئەو ئایا هەموو بۆ بەرگرە دەڕۆ ئەنی ئای ئێن دەبڵ داش یەکسانە بە ئای کاتە هەشت ئەمپێر بە چ ئاراستەک ئاراستەی سەرەوە کە بە ئاراستەی سەرەوەیە ئەوەی تریش بە ئاراستی خواردە بوو کەواتە ئای نۆرتن دەکاتێ دەکاتە ئای نۆرتن دەبڵ داش ماینەس ئای ئێن ئەگە ئاراستیان وەکو یەک وایە هەردوو خوارد بۆ سەرێ کۆمات دەکاتە هەشت کەم 1.75 دەکاتە 6.25 ئایەکەم دۆزیەوە ئاڕەکەشم دۆزیەوە دێم وازەوە بێنە ئەوەندە نۆرتن ئیکویڤالەنس سێکتەکەی ئای لەگەڵ ئای ئەوەی تریش چم هەڵگرتی بوو لێرەدا بێنەوە ئەوەی گرنگە لێرە ئاراستی سەرچاوی تەزوی نۆرتنەکەی بۆ سەرێدا نەمێنێ بخوارێ بزانە ئاراستەی کامەیانی وەرگرت تۆتەڵەکە ئای نۆرتنەکە ئی سەرەوە نییە ئەگەر ئەو ئاراستی بەرەو سەرەوە دابرێن تەزوو کەواتە لێرە چۆنە لە خوارە لێو نییە ئەم دەی وا بکەم لێرە تەزوو بەرەو سەرێ بخوا دەبێت چکەم ڕووی لە خوارێ تەزوو لێرە دێ ئەگەڵ نقطەی شۆرت پێکەم بەرەو سەرێ دەڕۆ لێ دەبێت ڕووی لە خوارێ فەرق دەکات ئاگاتان لێ ڕووی لە سەرێکا لە خوارێ دەبێت بزانن کامە ئارastەیدا دەبێنە ئاخیری دەبێت ڕووی لە خوارێ بێت چونکە
6 بوين 25 كا أراستي هشتكي وربيتي هشتكي تون اللي لبوسرية لبوسرية أما اللي كلام خواري هذا نم نسات أساسا مثلا أساسي وتجودي ليه بروسرية ايوه مش ابي ربي الاخباريه شلون؟ يروي لخواري جو بلا استروي لسرية لنقطة نجونيا كيقول ليرا يشتروي لسرية نجونيا ليروي لخواري ها لير لخواري بلا لير لشيء لسرتاوي لسرية فرقية يعني لا يستساوي كحساب لي بركي نا لا شويني نورتنا كان أو تزوي كلا شويني نورتنا كان ساعة راستا چيه بي لبيم سرتاوكا بشوي دابنين كتزوكا لي همان عراستي هبي ليرة تزو زوركا عراستي برو سرية لبيم سرتاوكا بشوي دابنين كليرة تزان برو سرية بروات ليرة رون لخواري كرديا ليرة ودي برو سرية اگر رون لسرية كربايا دا ليرة برو خواري دا عكس ذلك آرکان دیاری کراوه لیره و آریان دیگه آریالکه و شی دیگه ریان نکراوه که شین کرایه اما بس معنی دیگه ترمینال آپشنه باشه درست کنم دفتر الزبير خلاص دفتر نه باشه صدا ترکت بده دم تو رزق چه موضوع درسی مهمی بود؟ اینجا خدالم نبین نبین دبین ما دبین موضوع او يعني اون كم سهمي كده موضوع تدريسي كمان بخوي اتوم بخوي اتوم ونوصل صغيرة كرولا لا ما وصلت لأن عندي مسيح ختامية كذا ما حد يقدر تاني سامي كده كمان هذا بخوش مزور بزحمة دي هم كيف خير لدفتر نادي أمور كيف ينزم أي نوتين دكاتة دكاتة شنو دو أمبير هاري نوتين كش دكاتة دو أمبير أولا دراسة كسك حاسبه بيه با او دوم او دوانا بقارل زمان 2.2 زارم 5.6 كسر 4.6 كسر دابا شي 4.8 یک پوینت پنجاه یک پوینت پنجاه اه پنجاه 4.8 يعني ايه پنجاه او كيفش معناه ششمش شو الشمس لسان ايوبي ما صار نعمل جات كيزر والله نعم لو تحنك إذا شيء إذا كان ساكت كيف
زين أورو قرب شابتر تاعك إن شاء الله. هاي لكن. طيب لكن حفتي داتو كويز دكتور ماشي. حفتي داتو درسي 2 ساعات دكتور كويز دكتور. أولا آي نوتن آري نوتن. آي كم شكله مفهومك ايش معناه؟ ما تحطيش معناه؟ ما تمشي كده ما تمشي. أو الآخر. الأخير. والآخر أو اللي ما فيه الأخير. إيش معناه؟ هسه سؤال التوالي سبنا النورتن للجوانب نفتريان تحويل يعني سبنا النورتن كونفرشن طبعا تحويلي سبنا للنورتن زور أحسانه نورتن لبو ثبنن لبو نورتن تمشى تازه دمك پیش استا باسم کردوتم تدوانی ثبنن بكين نورتن وابو فنورتن جدوان كين ثبنن أول ثبننا أو أيوة كين نورتن أوشان أولا نورتن أو آي نورتن أو آري نورتن طبعا دلوين سبين هسه نورتن أو كينها أو شبينها قابلك زور آسانه همو كات يعني always آري نورتن إكسانة بآري ثمنن آركان ين إكسانة عشان إيه ثمنن دكاتتسي يعني قربيتو نورتن ما يمكن ثمنن إيه ثمنن كدكاتة آي نورتن آري نورتن عشان يعني سيكتش نورتن ما يمكن ثمنن آركان يكسر هو إزراء سوخه هما إيه كده مين إيه تمنين دكاتة سي دكاتة آري نورتن زاراني آي نورت أيها بعكس هو بي آي نورت تمنين كمان نورتن آي نورتن دكاتة سي إيه ثمنين دكاتة إيه تمنين مثل آري آي نورتن دكاتة إيه تمنين مثل آري تمنين ليه مثلا أنا زي كريس ما عندي بيفلا أول طبعا لهمان كادو توانم بلهم تحويلي سرساوي فولتي لبو تزوى تحويلي سرساوي تزوش لبو فولتي أول سرتي كاد دائما سرساوي فولتي أقدر بلهم أو سرساوي فولتي لبو كتزو هذا أقدر سرساوي تزو ما نبي شو بلهم بيك سرساوي فولتي بلي دائما ثمنه أو بيدلن voltage source يثبتنا والله بي نورتن current source يعني تحويل current source لبو voltage source واتا نورتن بكثبنا تحويل voltage source لبو current source يعني يثبتنا بك نورتن دائما نتحالتك باسمه مثلا نورتن's theorem says that the same network can be represented by the current source and shunt resistance.
يعني هم كان نورتن ثيوري تسمع بيدله في معنى سرتاوچی تزمانه لقب برگریچی parallel. Therefore, it's possible to convert directly from Thevenin form to Norton form and vice versa. Thevenin Norton conversions are often useful. عندك ذات بيوس معنى كالتحويلات أكيد. خاصة لثيورمي أخير لميلمان ثيورم كبازدكين كالتفاصيل كي بازدكين شو قالنا كدوزكين سرساوي فولتي معنى دكين تزودوا تسوق زاش كدكين أو فولتيا حتى قانوني أخير يدوزينه. لزوج ذات بيوس معنى كاما كده وش أصير كتير لكي عندك ذات بيني سرساوي كان paralel نقولكتير. أجا paralel بن تزور سرساوي باشا. لو يدرس تخوك يا كمان. سرساوي كتبي؟ فولت كرنت بيقول. كرنت شكله كرنت تزوجه ده كريتونيا. كواتا أجر جيتن لسيرتك سرساوي شيء كده سرساوي كمان فولتين وباراليل نقولكتير. أتناطون فولتي كان بقية. أتواني بيجو قانون تحويلي تزويكي تزوجنا مو كده كده بيتك سرساوي مزور أصلا. يعني بيني لسيرتك سرساوي شيء تزوج هي بدواية كده نقولكتير. وتزوجنا بالكمبيوتر بدواية كنيا. دكيه فولتي ليه فولتي كم كده دكيه. ليه جرين قبل زمان كا شلون تحويلي سرساوي فولتي لو تزوج لكين وتزوج له فولتي لكين. تمشى كان يستوى أول سيا ثمانين نوانيا في ثمانين إلى فازدة فولتا أراكش إلى سيروما أجر بلا ما ملهم كان أورتون سيلركي أراك خوي درسي ما بس ده بباراليل درسي أين أورتونا كده ترسل فازدة ده بس سير كذا ماشي أنا قلنا مكاني أصلا ديتو بزور قرعنا بس بدي قرع يعني إيش كذي عندي زعبيته وأنا أشتري أجيب بيته خوش أول شيء example إيش تبي تمشي example سيا أول سيرتك الدراوة بس بدنا نحل كراوة جالس بدنا كمان تحويلي نورتن كذي أول بس بدنا نحل كذي بحيث ما بتسيا عارف بدنا تمشي بس بقصة في تعملها واحد كذا عارف بدنا دكاترة سيلاني وان أي بي عايمن في إيه شورت فيبكا دبتا الله شش أروان باراليل اللي قبل أرتو قارية ودو باراليل نقدر تمام يعني سيد زارن شش هذا شنو دو آخر هذه إيه تبين دكاترة يكسرنا بس زاري في أي بي يكسرنا بس فولتي أو سيوشش فولتي آر دو ها في آر دو دكاترة سيزورة ولا بيروح عليك في آر شش دابش سيدكي أو ما لقدر أعطيه لا هاي نعم سيوشش لسرسي دكاترة في آر1 لسر آر2 آر1 كو آر2 قانوني فولتج ديفايدر يقسم شش داران شش لسر نو دكاترة بيستوسوار استعوض تبين كمان دوزيو جاي بس تاخد تحويل نقطة بكي دكاترة سبزانة أراك وخوي دو أما أراك دميني دكا بيستوسوار دا بس دوازة بيستوسوار دا بس دو دوازة استعوض تواني هم لسر تاول هو تستي خود والراس بنورتن حالي كبزان أولك زيادة لتسي عنا بنورتن هو أراك يزوج خوي لتسي بيزنك حالي كين إيرا شورت تركين شورت تزوي إيرا دكاترة سيد شورت تركا أو برجلة دوري دميني نعم ده تصفر ده تصفر هر آي توتال Aj to هر ده آي توتا ده انسيس يشوش ده باش سي dolazi. دواز تمام دواز كل زي واضحة طبعا بابتش همان بابتا conversion of voltage and current source هر وكي تازه باسكر بس بنعوش كل اللي نعرف تبين النقطة نعرف voltage source و current source son تحويل يكتب يعني من يواني كتب son على ستساوي voltage كينا تزوي يعني تزوي كينا voltage
هاي لێرە قسێکە پێشتر باسم کردوترایە converting voltage and current sources can simplify circuits, especially those with multiple sources. يعني قالوا لو بزاف تسوي شيء اللي بو سوري أوي كسرتك لو بو سادة دكاتو بتعبان لو سرتاني كزيادة لسرتاوش كده. بس جورك مش بجورك current sources are easier for parallel connection. ها؟ كنت مقال parallel من اللي قريبتي تزور سرتاو بباشا؟ تزوري مني. Not current sources or parallel connection. No, where currents can be added or divided. Current can be running. Voltage sources are easier for series connection, where voltage can be added or divided. La series voltage can be running. بس أنا كم كنا وياه داوش كنا تنصرتها. تمشي أول مني. سرتك دراوة سرساوي بوتي زار بزانه بعد شون سرساوي دناسينو شون دزام سرساوي كفولتي يعني تزور تمشي بس هو مشكلة كم فولتي دياره فولت تزوج دياره شلون مالا أو بتاني سرساوي فولتينية بتاني سرساوي كبيرين برامو سرساوي دائما ليرة دبي برجليش دوايش هنا سرساوي فولتي ها أو سرساوي دبي برجليش ودوايش فولتي أو دبي دان سرساوي فولتي current source دائما دبي برجليش parallel هذي أو زوج سرساوي حسابي بدك عشان بس ليرة لو سرتي مشاكل سرساوي مياه يكدو أو برجليش خويه أو برجليش خويه شلون اللي قلت سرساوي كان parallel مثل ما لا parallel دبي تصير تزوبي باشترينيا ليه أو جوانا دي كمان تزوب أو V1 أو R1 B2 R2 وش RC بس ليرة أو سرساوي فولتية كمان أو سرساوي فولتية دوم واحد بس أنا بس تمشي لكم أو تبين سيركت عنا تبين عنا فولت سورس وقت تبين سيركت على كلام أو لاش تبين عنا وقت دو سرساوي تبين معنا ده كمان تسأل كمان كارين سورس ده كمان نورتن أو تون ده بيت نورتن سرساوي شو تزول يقول برجلك راستكي أو بوزيتيف نيجاتيف بوستري بوستري لازم برجلك نيجاتيف أو نعرف هل وقت خوتي شو بكم أعرف النكسانة أريون دادن أو في ونا أو ده كمان أريون لولا أول شيء بهماشة بوزيتيفا ده بالعكس أروي لخوالي يعني بس أبيتان ده او نيجاتيف و بوزيتيف بس لو نيجاتيف تمام خوي ليرا عكسي كتو هردو شيء اگر هردو سرساو بيك وارسته بغوري هيڅ مشكله دلو هذا هردو شام بغوري بلا بيك بغوري كيف نغوري نعم ليرا تيك يا خوي لا صلاه جورنا الاخواري بلا هردو بغوري سنه كده لو هيڅ مساله كلام واضح كيف كودك يا شو هردو كودك السر ولا كودك كده بس مثلا لسر برجلك اگر هردو لسر وري او دبني كودك اگر جورنا الاخواري بي او كودك هر كودك بلام يك بغوري كيك نغوري نعم كده يقدر يدير حالته أول من لسه ذكر
بەرگریەکی لەگەڵدا دەنێمەوە ئەو بەرگرە چییە؟ ئاڵی دوو ئایەکەش ئای دوو ئەو دوانە دەیەکتر بەرگێنەوە چییان هەبوو لە نێوانیان؟ ئاڵی سێ ئێستا ئاڕەکەم قیمەتیاو خۆیتی ئەوەی کە فەرق دەکات ئایۆن و ئایتووە ئایۆن دەکاتە چ؟ دەکات ڤیۆن نسبەوە یعنی 84 دابەر 12 دەکاتە 7 ئەو دەکاتە ئەوی تر 21 دابەر 3 دەکاتە 7 دەرەویشە ئێستا ئەگەر بووێ بیکەم بە یەک سەرچاوە دێم ئەو دوانە کۆ دەکەمەوە ئایۆن و ئایتوو ئەو دوو بەرگرەش بە پەرەلێل حەل دەکەم بە پەرەلێل ئەو دوانە ئەین دەبێتە چی؟ ئەمشە سێک دەکەم دەبێتە یەک سەرچاوە لەگەڵ یەک بەرگر ئەو دەبێتە چی دەکاتە ئایوان پڵەس ئایتوو یعنی 14 ئەمپێر ئەوەش دەکاتە چی دەکاتە ئاروان پەرەلێل لەگەڵ ئارتوو ماوس ناوی ئاڕۆن پەرەلێل لەگەڵ ئارتووبی لەگەڵ ئارسی دێکیان لەگەڵ ئار ئاریە گودو سێکە ئەوەیە کە ئەمە ئیشی ێستا دەکەم ئەوە دەمێنێتەوە وەکو ئار ئەل تەعاملی لەگەڵ دەکەمەوە ئەوە دەمێنێتەوە ئەوە باڵێن ئارسی ئار یەک و دوو بە پەرەلێل دەکات 3012 36 دابش 3036 دابشی 15 2.4 ئەو ئارسیەکەش چین خۆی دادنەوە ئێستا ئەو حەلەی بۆ چی؟ نۆرتۆن ئەی لەسەرتاوە بێم بە نۆرتۆن حەلێکم ئەو پرسیارە ڕێکە نەجێڕەوەی بەڵام چ کرە من بە تەحویلی سەرچاوە ئیشەکەم کرد سەرچاوەی وڵتم کردە تەزوو تەزووکەم کۆ کردەوە دام ناوەشێنە خۆی ڕێک نەتیجەی نۆرتۆنەوە دەرچوو دەگەیشتم چۆن کردمان؟ آخر پرسیارمانە بە دەگەیشتم باو پرسیارەش پڕ کرد مامۆستا ئەگەر یەک ئاراستەرەمان دەتوانێت بۆ یعنی ئایوان کۆ ئایتوو یعنی ئەو دوای ئاخیری ئەوە لۆ کۆمان کردەوە لەبەرەوەی تەماشان ئەمە ئاراستی تەزوو لەسەر ئەو بەرگرە حساب سەر ئایتوو لێرە چۆن بێت تەزوو بەرەو خوارەوە ئەویان چۆنە سیم دایرکشنیان باتە کۆلەکتیڤ ئەو پرسیارش تەماشاکردن زۆر ئاسانە ئەو جارە سەرچاوەکان تەزووەوە نییە لە پرسیارەکە تەزووی دوای یەکە لە دوای یەکە تەزووەکان گوتمان چۆن سەرچاوەی تەزوو دەناسینەوە جاری باڕڵە دەبێت هەر سەرچاوەی تەزوو بەرگرێکی پەرەلێل هەبوو نییە ئەوە بەرگری پەرەلێلی هەیە یان نا ئەوە شەیتی یان نا کات ئەوە سەرچاوەش تەزووە ئەوەش سەرچاوەش تەزووە ئەگەر ئەو بکەمە ڤۆڵتیە دێم چ دەکەم سەرچاوەشی ڤۆڵتی لەگەڵ بەرگری بە دوای نەوست ئەو بەرگری هەمانە بەرگریە دوو بە دوو ڤۆڵتێکە دەکات چەند دەکاتە 5 جاران 2 10 ئەوەی تریان ئێرە ئەو سەرچاوەیە لەگەڵ ئەو بەرگری لەگەڵ ئەوە سەرچاوەشی تەزوو دروست دەکات هەمان بەرگری لێردا دەنێمەوە سەرچاوە ڤۆڵتێکە دێم 2 جاران 4 8 ئەوەی کە دەمێنی ئەیوبیەکەیە کە ئاڕەکی لەگەڵا لێردا دەبێنەوە شوێنە ئێستا ئەو دوو سەرچاوەیە بە دوای یەکن یان نا دەکات 10 کۆ 8 18 بەرگریەکانش دوای یەکن 2 کۆ 4 6 حەلەکەی بۆ چی ئێستا؟ سەرچاوەی ڤۆڵتیانی تبێنێت ئێستا سێرتەکەمان سمپلیفای کردن لەو شێوەیە کردمانە ئەوە بەچێ بە تەحویلی سەرچاوەی تەزوو لە بۆ ڤۆڵتێتی